أو تعدهنيك يشتين اشتغاني كرجة سربزتنا الإسلامي لما هو أودو سير رجال السيمان تاكو يشهشت سيحو تاكو يشهشت تينا ستوشتاو دو هندي شمال نسيون وأنا بحاول قوة إخوائي قولا وقت الرجي قولي كيانا وأنو سين بو أم خيانا بو أم قضية چونك أنا الشر ما الشر أشتيش ما أشتي أنا وقت بياويشي لأخواتر فتشينا ميدان أنا ما مسمى عثمان أنا يراقب لزراينا أجنانا ما نهشت يشتي كلا بياويتي كابسر أنا أجر قواتك أن دأ وندي قوتك أبو جهل يشبه وهاتبه تشبه الشر أو أنا يراقبت شرعا أيش مسؤولة لي لا قيامات ولا دنياش بلان أوان برقي جبار فرمانش تشوبه يعني بلان كردوتي ما جلالش برقي بكاو بيت إيرا هالراينا أقرم حتى الرجل رشاليان ليرا درنيانم وآخر قراري شان أنا بكلم مزقوت يستري أقر مزقوتك بقرن خشك محجبة كاني أو بردبا لمزقوتك فساد يعني كآخر معقلي مسلمان كاني إيما مزقوتك يسروا حوت كفيلة ما أبو ثانيا بيتشك من شواريان شك دار كشتني من عليك بتاوان كان محمد إسماعيل بو 8 صالان بو بحجة وكسر مبزتنا أوليا كمن خويني إيما بو كرشو دوالي برتني صالان كردنو إهانة كردني مزقوتي عثماني كري عفان وقرس كردني قرآن بدران دنو خسنا جيربيو لسر هالفريني للآن آمر بتاليوني أنا وصديقي صوفي مجيد وبيج مرقكاني باشا لسر مزقوتك النسية شاكين اجتماعي كردستان وكردي أنا مقر لكاتك مزقوتك هيج بيون ديشي بسر بزتنا إسلامي ونبو چونکە شەڕەکە شەڕی ڕیشە چێشکردنی ئیسلام بوو علاقەشی نەبوو بەو کەسەوە کەوا بزوتنەوەی ئیسلامی ئەوە شەڕیان لەگەڵ پارتیا بوو لەگەڵ سۆشیالیستا بوویان لەگەڵ پارتی گەل بوویان لەگەڵ حیزبی شیوعی بوویان لەگەڵ پاسۆکا بوویان لەگەڵ ئێرانا بوویان لەگەڵ عێراقا بوویان لەگەڵ تورکیا بوویان لەگەڵ عەشایرا بوویان لەگەڵ مەخلوقی سەرزەمینا بوویان بەڵام لە هەموو شەڕێکا کە ڕایەنەگرت هاتنا سر شراني چەکدار بەڵام ئەم جارە هاتنە سەر کچی 8 ساڵەی سەرخۆش بەسەر و پیاوی بێڕیشی بەرسنەڵ کرد لەبەرەوە شەڕەکە ئەم جارە شەڕی ئیسلام و یەکێتی بەکامل معنای کەلیمە ئەوەندەی من دەزانم لە جەبار فەرمانەوە تا ئەخیر تا خوارەوە چونکە لە یەکەم ڕۆژە ئێمە هەموو پێوەی مەشغوڵ بووین مامۆستا مەلا عوسمان خۆی نامەی نووسی بۆ فواد معسووم مەلا سەلمان بردی کاندانی سەرکردایەتی بەدەست بردی بە بەرقێ نەماندایە بۆ احترامەکە زۆرتر بێت پاشان مامۆستا مەغدی ئەندامی سەرکردایەتی و مەکتەب عەسکەریە مەسئولی مەکتەب عەسکەری و مامۆستا شەریف ئەندامی مەکتەب سیاسیە لەگەڵ کاک حاجی مەهدی هەر سێکیان لە ناو شاری سلێمانی هەر خەریکی ئەوە بوون بەس جەبار فەرمان ببینن بەڵام لەبەرەوەی جەبار فەرمان وەکو هەموو عادەت و حەیاتی یەکێتی کە داشی سوار بوو ئەڵێ لێرە نییە بڵێ میوانی هەیە چونکە ئەو داشی سوارە مەیدانیەن لەبەرەوەی مەدەدی بۆ ئەچێ نان و خواردنیش بە شەق لە خەڵک وەرەگرێ براکانی ئێمە محاصرن لەبەرەوە ئەو مەغرور و تەکەببوڕەی کە هەیان بوو نەک کورد و ئامرکەرتێکیشیان نەیەوت با شەڕەکە بوەستێ چونکە ئەوان باوەڕیان وا بوو کە ئەم کۆوەڵە ئیسلامیە پێویستە زوو دەست بیانگرین ئاوها کلاشینکۆفەکانیشیان ببێ و غەنیمەت و سیارەکانیشیان بگرین و ئیهانەش بکرێن و ئافرەتەکانیشیان بگرین و سەرۆکی سامانەکەشیان بگرین ئافرەتیان وەکو ئەنفال و ماڵەکانیشیان وەکو تاڵانی حیزبی بەعەستە وتیاکرین پاشان گرتن و زیندان و تعذیبدانی 62 مسلمان بە ئەمری عەدنانی حەمەمینە و یاریدەدەری فەرماندەی هێز و نەخشەدار ڕێژی شەڕەکە بوو ئەمانە بەهۆی ڕیشیانەوە گیرا بوو یانەوەی بێڕیش بوو بەڵام بەرسمێڵی کردبوو بە هەمان شێوە گیرا بوو و تعذیب درا بوون ئێستاش هەندێکیان بێسەر و شوێنن ناوی زۆر لەو بێسەر و شۆرانەمان ئێستا نووسیوە لای خۆ چوارەم پشتمینی ماڵان بۆ گرتنی ئەو کەسانەی کە نوێژەکەن و هاتوچەی مزگەوتیان کردووە بە تایبەتی لە گەنجەکە بێگوێدانە ئەوەی سۆفیە سەلەفیە ئیخوانی هەرچی شتێک هەیە کۆکردنەوەی هێزی چەکداری ناوچە و هێنانی چەند ئەوەندەی تر لە ناوچەکانی ترەوە وەک بەرەی شەڕ کە لە بەرەکانی شەڕ هێنایانەوە بە سەر کەلار چەمچەماڵ کفری سمود مەیدان قۆرەتوو سەرتەک باوەنور دەربەندی خاص لە 9 منطقەوە هێزەکان هێنایەوە چونکە یەکێتی وەکو جێشێکی بە ئیشتراکی پەروەردەکراو
وەک هەموو جێشێکی تری اشتراکی لە عالەم باوەڕی بەوە هەیە ئەرز بگرێت بە تەضحیە زۆر بەڵام زەربەیەکی قازیە بوەشێت لەبەرەوە شەڕەکانی یەکێتی نابەرابەرێک شەڕی قەرناقا و پشتاشان هەمووی 70 کەسی لێبوو لە قەرناقا و پشتاشان بەڵام ئامادە بوو بە 1000 کەس بیباتە سەر بۆی نەشتێ چاویشی لەو خوێنە نییە کە ئەیدا بەس چاوی لەوەیە گورزی خۆی بۆشێن بەڵام بە فەزلی خوای گەورە گورزەکە کە هەڵیان جێڕایەوە لە شان و سەری خۆیاندا کە ئێستاش پێوێت لێنەوە کە تەقدیرەکە هێزەکەیان بە 3800 شەڕانی بۆ هێزێکی کەمی بزوتنەوە کە لە هەردوو مزگەوتەکە 81 کەس 3800 کەس بەرامبەر بە 81 کەسی بزوتنەوەی ئیسلامی کە ئیتر بە شێوەیەکی دڕندانە شەڕی نابەرابەر هەڵگیرسا کە بەرامبەر یەک سەنگەری بزوتنەوە لە سەنگەرەکانی تیپی مەلا عومەر لە مزگەوتی سەرەوە بە شاهیدی خەڵکی ناوچەکە لە 64 جێگاوە دەستڕەشەکرایە سەر ئەو برایە پاشان ئەو برایە لە غەڵەتی خۆی هاتە دەرەوە تەمەنی 17 ساڵ بوو 6 مەخزەنی پێ بوو 8 فیشێکی پێما بوو برینداریان کردو پاشان فڕیاندایە ناو بیرێکەوە هەر لەسەر ئەو شوێنە ڕووخاوە چونکە شوێنەکە خۆی ماڵ و حکومەت ڕووخاندێت شەشەم بەکارهێنانی هەموو جۆرە چەکێکی سووک و قورس هەر لە کلاشینکۆف و بکەیسیەوە تا ئەگاتە تۆپی 106 مەیدان کە لەسەر جێب و بەرامبەر دەباغ و بەرامبەر مشاد بەکارهێندوو هەر هەورەبانەکەی مزگەوتی سەرەوە 5 RPG پێوە و تۆپی 106 پێوە ئاثاری RPG بە مزگەوتەکەی خوارەوە هەیە ئاثاری گولەوەکو خۆڵ وایە شوشە و شتەکانی هەموو کولبوون و شکاون کە دیارە دڕندایەتێکە بەرامبەر بە ئیسلام دانانی لیژنەی تایبەتی بە سەرپەرشتی خەلیل ئیبراهیم مستەفا و جمعەی مەجیدی داویە و 4 کەسی تر ناوەکانیشان تەڵهەن لە لامانن لە ئەندامانی کۆمیتەی کەلار بۆ ترۆرکردن اختیارکردنی چەند برایەکی مسلمان لە کەلار و سمود وەک ئەحمەد ڕیشە مامۆستا سەعدوڵڵا فەیزوڵڵا قودوس حەسەن و یاسین قادر هەشتم کوشتنی ئەو بریندارانەی بزوتنەوەی ئیسلامی کە دەکەوتە دەستیان وەک کاک حوسێن سۆفی کە دوای تەقەوەستاندنیش گیرا بوو یان دوورخستنەوەی بریندارەکە بۆ تەعذیب پاشان جلو بەردەکەشی لەبەر دانا و لێجودی مەهەم دوورخستنەوەی برینداری ئیسلامی فڕێدانە ناوبیرەوە کە پاشان خەڵکی بە مردووی بەریان هێنانەوە بەهەم سەقەتکردنی چوارپەلی هەندێک لە ئەسیرەکان بە هیوای شەلەنکردنیان وەک کاک لقمانی پیری مەلا عومەر کە دوای گرتنی بەدەست ڕێژی کلاشینکۆف لە هەردوو قاچیاندا و پاشان خستوی فڕیاندایە سەرجار یانزەهەم کوشتنی ئەو دیلانەی دەکەوت لە بەردەستیان سەرنجامی هاتنە دەرەوەیان لە سەنگەرەکانیان بەدەم بانگوازی شەڕوەستاندنەوە وەک کاک خەلیل و کاک جەمال ڕەحیم ناسرا و بەهۆشمەند یانزەهەم تەعذیبدانی هەر مسلمانێک کە زانی بێتیان پێشتر یەکێتی بووە و پاشان تۆبەی کردو و چۆتە ناو ڕیزی بزوتنەوەی ئیسلامی بە شێوەیەکی زۆر دڕندانە و ئازارد دەدران وەک کاک ئیسماعیل محەممەد ناسرا و بەخەبات کە پێشتر لە کۆمەڵی ڕێژدەرانی خۆیان یانزەهەم شکاندنی سێ پەیمانی تەقەڕاگرتنی ئیستیغلالکردنی کاتەکانی تەقەبەست بۆ نزیکبوونەوە لە سەنگەرەکانی بزوتنەوەی پاشان لێدانی بە RPG وەک ئەو جارەی کە کۆمیتە بە مکەبەرە شەڕوەستانەکەی ئەعلان کرد کە دیار بوو شەڕوەستانەکەیان بۆ حەسانەوە و مەخزن پڕکردنەوەیان بوو بەس بەنا تەنانەت لە ئاخر جاری ڕێکەوتن کە سێمجار بوو ئەندامی مەکتەب سیاسی ئێمە بزوتنەوەی ئیسلامی کە مامۆستا شەمحەمەدی بەرگەنجی و نوێنەرانی یەکێتی سۆشیالیست و حیزبی شیوعی ئیمزایان کردبوو لە دوای ئەو حادیثەیەوە ئێمە دەشەهید بوونەوە برینداری فرماندا چواردەهەم زیاتر لە 14 چەکداری یەکێتی چوونە سەر مەقەڕی کەرتێکی بزوتنەوەی ئیسلامی لە باوەنور کە ژمارەیان 7 کەس لە باوەنووریش غەیری کەلاس کە ئێمە ئەو قووەتە زۆرەمان لە زەڕاین بوو ئەوان 3 یان 4 یا 5 کەسیان لە مەقەڕەکەی خوانە بوو لە زەڕاین ئەمانتوانی بە کڵاویان گرین هەر ڕعب و ترسی ئەوەی کە ئێمە قەڵەباڵغێکی زۆرین لەوێ کۆبووینەوە ئەوان لە ترسە ئەژنایشکان بەڵام ئێمە خائین نین لەو عەهد و پەیمانانەی کە ئەیکەین کاتێکیش کە ئەمیرەکەمان پێمانە لە شەڕەکە با بەرابەر نەبێ هەرچەنە من وەکو عەسکەرێک پێم خۆش بوو بەرابەر بێ پێم خۆش بوو سلێمانیان لێ بکەین بە لوبنان پێم خۆش بوو ئەو پارەی بە تەزویر و شۆفن فرۆشتنی بەنگێخانەی تەزویر و جورم و سەفاچێتی پێیان کردبەوە وایان لێ بکەین نەزانن چۆن بیخۆن بیدەن بە دەرمان بۆ گیانیان چونکە ئێمە هەرچی هەمانە ئەوەیە کە لە جێفانەکانمانە کە پارەی بەنزینەکەمان پێکۆ نادێت حەزمانە کردوایان لێ بکەین لێیان بکەین بە جەهەنەم و بۆ خۆمانی بکەین بەو بەهەشتەی کە ئێمە دڵمانی پیا مرتاحەتی کافرێکی مەلعون و سەفاچی پیا پوشی پاشان
ئەوان کە چوونە سەرەوە مەقەڕەی باوەنور ئەو برانی ئێمە یەکسەر بەرامبەر بوونەوە بەرامبەریان ڕاوەستان چونکە الحەمدوللا بە ئیسلام گۆشتراون بەڵام وەفدێکی خەڵکەکە بە پەلەپەل عەشایر کەوتنە نێوان پاشان وەفدەکە کە سەر بە هیچ لایەنێک نەبوو پەیمانێکیاندا بە بزوتنەوە کە ئەگەر خۆیان دەرچن و بەو چەکەی کە ئەتوانن هەڵیگرن ئەمان زەمانەتی مەقەڕەکەیان بۆکەن و ئەوانیش مەقەڕەکەیان تەسلیم بەوانەکەن بەڵام بەداخەوە چەکدارەکانی یەکێتی پاشان دەستیان گەر بەسەر عەشایرەکەشا دەستیان گەر بەسەر مەقەڕەکەشا کە ئەو شتانەی هەموو تیا بوو ئەو شتانش دەکەوتونەتە بەردەستی ئەوان سیارەیەکی جێب و دۆشتەیەک و 2000 فیشەکی 4.5 و 6000 فیشەکی دیکەیتی بعضشتی ترن کە وەکو گولەتۆپی هاون حەشوەی هاون حەشوەی RPG 500 فیشەکی تری دۆشتە 15 بەتانی 1 RBK 1000 فیشەکی کلاشنکۆف لەگەڵ 1 کلاشنکۆفێکی کوبی 1 مڤەلی 6 مەخزن 2 جەعبە 1 ڕۆمان وأمانة هەموو طبعا لەلای بلەسووری مەسئولیانە کە بە حضوری و زانینی کەریمی سۆفی کاکە کە ئەویش هەر لێ پرسراوێکی تریانە و ئاگای لەوە باتێت تاوزە هەم وەفدێکی عەشایر ڕۆژی یەکی هەشت وەکو ناوبژی هاتنە نێوان برایانی ئێمە و ئەوان هاتنە لای ئێمە ئقراری برایانی ئێمەیان وەرگرت و پاشان چوونە لای یەکێتی دوای دانیشتنەکە تەواو بوو وەفدە عەشایرەکە هەستا بێتە دەرێ مەڵانێشێکیان کە لای محەممەدی حاجی ئەحمەد بوو ئەهلی نوێژ بوو هی ئیسلام بوو کە ئەم بێز ئەحمەدی شەکوان بە تۆ هەیە دوو سوال ئەویش مایەوە لەگەڵیان زیندانیان کرد و تعذیبیاندا پاشان بە ئەمری کوردۆ بردیان بۆ کوشتن بە دەستی جمعەمەدی داویە بەڵام یەکێک لە ئەندامەکانی لێ پرسرای خۆیان کە لای شێخ جەمال بوو بەرهەڵستی لە کوشتنەکە کرد و پاشان بەریاندا کە ئێستاش خەریکی عیلاجی ئاثاری تعذیبەکانیێت کێرچە بۆ لەوەزی مفاوز بەتەوەندە نوێژی کرد شازەهەم لێدان و تعذیبدانی دوو منداڵ کە لەو کاتەیە دیویانن لەسەر ئاوی سیروان نوێژیان کردو کە ئاوی سیروان کەوتۆتە ئەو دیوی کەلارەوە وعلاقەی بە مەیدانی شەڕەکەوە نیە هەروەها تولکردنی سەرپۆشێک لە ملی مناڵێکی 8 ساڵانە لە گەڕەکی گازینۆ لە بەرمزگەوتەکە و بەرزکردنەوەی هەوا وەکو ترساندنی هەروەها گرتنی خەڵکی سەر پردەکە لە ناو کەلارە لەسەر پردەکەی ناو کەلار و تهدیدکردنی هەروە لە ناو سیارەیە باوەڕت بەخوا هەیە یان نە یەکی باوەڕم نییە چیانە هەروەکو کە ئاهلی جاهلیەت کە مسلمانێکیانە گرت قڕەیش مسلمانێکیانە گرت وەکو کە لە زمان ابن القيم رحمة الله عليه زاد المعاد بالتفصيل عنايته وفرمه قريش خلشان أجر لأصحابي پیغمبر عليه الصلاة والسلام يعني بلا لا تعزى أخوامن لا ترسايو لا تعزى أخوامن بر الله يعني نهاية أنت يكر قالتين أنت يكر يعني بلا أو قالون شيء أخوامن أي باش أو قالون شيء أخوامن فنجا بر الله يعني أجر الجاهلية شيتي وكو جاهلية كي قريش جاهلية كي كردو وكو جاهلية كي أبو جهلة حج وجاوزي شانية بلان أين تنسى موقفك موقف أبو بكر وعمر كري خطاب وخالد كري ولد أبو عبيدة أين تنسى لكر أو كر والدين كخواي دورا فرنا لا يرقبون في مؤمن إلا ولا ذمة التشركة هيهات ما تيجي شركش عسكريا بقى جي ايمة هاوزو توفي الرسوائي وشاو شوري سربروجيري ليش يتيم اشتواني كردستان لفروكاية إمام جلال طالباني بود في لكي جرنان مێشو لەی دەرمیان چاوی هەڵکۆڕی و چۆچی دادا و سمەکانی وردەوە بە کلۆر بوون و مافەکەیان گرت